بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست حکوومەت هەرێمی کوردستان بە ناسایی کۆمەڵک باجی بەسەر هاوڵاتیاندا سەپاندووە. حکوومەت هەرێمی کوردستان لە کۆتایی ساڵی 2017 هەروەها لە ڕۆژی ڕابردووش بە شێوەیەکی ناسایی باجی بەسەر هاوڵاتیاندا سەپاند کە دەبێت لە مەودە ئۆتۆمبیلی تایبەت وەروەها کارمەندانی کەرتی تایبەت باج بدەن بە هاوڵاتیان. ئەمە لە کاتێکدا لە کۆتایی ساڵی 2017 بە هەمان شێوە باجێکی زۆری باج ڕسوماتێکی زۆری لە بواری خانوبەرە کۆکردنەوەی خۆڵ و خاشە کەروە تابلۆی دوکانی کاسبکاران زیاد کردووە. لە بەرنامەی ئەمڕۆ قسە لەسەرەوە دەکەین بۆچی حکوومەت هەرێمی کوردستان لە دەرەوەی یاسا باج و ڕسومات لەسەر هاوڵاتیان زیاد دەکات و بۆچی ئەو 15 تریلیۆن دیناری کە پاشەکەوتی موچەی حکوومەت لە چەند ساڵی ڕابردوونەی داوە هاوڵاتیان ناتوانن لەوە باج و ڕسومات بدەن. بۆ قسەکن لەسەر ئەم پرسە میواندارێک لە بەڕێزان دکتۆر نەوشیروان ڕەشید ئابووریناز لە تۆدەی سەرەکی هەروەها لە هەولێرەوە دانادارە یاساناسمان کردووە. ئەوەیە پرۆژەیەک ببینە پەرلەمان کە هاوڵاتیانی هەرێمی کوردستان ڕاستەوخۆ بەشدار بن لە قازانجی داهاتینەوە. لە ساڵی 2014ەوە کە ئابووری سربەخۆ و فرۆشتنی نەوت ڕاگەیەندراوە، کابینە جیاوازەکانی حکوومەتی هەرێم بەردەوام باریلاریان لە سەرشانی هاوڵاتیانی کەم دەرامەد ڕاست دەکەنەوە. بە جۆرێک بەردەوام باج لەسەر خەڵک زیاد دەکەن و داهات و موچەیان کەم دەکەنەوە. کابینەی پێشووی حکوومەت لە بری دەستبردن بۆ داهاتی حیزب و کۆمپانیا حیزبیەکان دەیان جۆر بازی جیاوازی لەسەر هاوڵاتیان دانا، هەر لە زیادکردنی ڕسوماتی مامەڵەی فەرمانگاکان تا دەگاتە سزاکانی هاتوچۆ. کابینەی نوێم با سەرۆکایەتی مەسرور بارزانی لەگەڵەوەی دروشمی چاکسازی هەڵگرتووە، بەڵام هەنگاوەکانی چاکسازی لا کەمکردنەوەی موچە و زیادکردنی باجی سەر هاوڵاتیان چۆڕ کردووەتەوە. لە نوێترین بڕیاری وەزارەتی دارایی حکوومەتی هەرێمدا دەربارەی دانانی باج لەسەر هاوڵاتیان بڕیار دراوە ئۆتۆمبیلی تایبەتی هاوڵاتیانیش باجی لەسەردا بنرێت. ئەگەرچی تا ئێستا حکوومەت و وەزارەتی دارایی ڕوونکردنەوەیان دەربارەی ئەو بڕیارە نەداوە، بەڵام بە سەرنجدان لە بڕیارەکانی ڕابردویان کە هیچ کات بەرژەوەندی هاوڵاتیانی کەم دەرامەد ڕەچاو نەکراوە. پێدەچێت ئەم بڕیارەش بۆ کێشانەوەی ملیۆنان دۆلاری ساڵانە لە گیرفانی هاوڵاتی بێت. بڕیارەکانی حکوومەت دەربارەی زیادکردنی باج لەسەر هاوڵاتیان لە کاتێکدایە سەدان کۆمپانیا حیزب و بنەماڵەی دامەزرێنراون و لەلایەن حکوومەتەوە کاریان بۆ دۆزراوەتەوە و گرێبەستی خەیاڵیان پێدراوە کە لەو ڕێگەیەوە سەدان ملیۆن دۆلار قازانج دەکەن. حکوومەتیش تا ئێستا نەیتوانیوە باج لەسەر ئەو کۆمپانیایانە دابنێت. بە پێی دەستوری عێراق حکوومەت ناتوانێت بێگەڕانەوە بۆ پەرلەمان و دەرکردنی یاسای تایبەت بڕیاری زیادکردنی باج بدات. ئەگەر پەرلەمانیش یاسای دەرکرد ناتوانێت هاوڵاتی کەم دەرامەد ناچار بە بازدان بکات. دەستوری عێراق زۆر بەڕوونی پرسی دانانی باجی لەلایەن دەوڵەتەوە خستووەتە ڕوو، ئاماژەی بەوەدا و ڕێگە نادرێت هاوڵاتی کەم دەرامەد باجی بخرێتە سەر. ئەو مادە دەستوریە کە دەبێت هەرێمیش پێوەی پابند بێت زۆر بەتوندی لەگەڵ سەپاندنی باجە لەسەر هەموو کۆمپانیا و خاوەن داهاتەکان بەبێ لە بەرچاوگرتنی پلەبەندی و دۆخی مایە و قازانجیان. ئەگەر هەرێمی کوردستان خاوەنی پارلەمانێکی بەهێز و کاریگەر بووە لەسەر ئەو بڕیارانە پێویست بوو پرساندن بۆ سەرۆکی حکوومەت و لایەنە پەیوەندیدارەکانی دیکە بکات تا ئاستی متمانە لێوەرگرتنەوەشیان، بەڵام پەرلەمان لەلایەن حزبەکانی دەسەڵات بە تایبەت حزبی دەسەڵاتی زۆنی زەرد کۆنتڕۆڵ کراوە. بە جۆرێک هەر کات حکوومەت بیەوێت کۆبوونەوەی پێدەکات، هەر بۆیە پەرلەمان و دامەزراوەکانی دیکە ناتوانن ڕۆڵی خۆیان بگێڕن. حکوومەتیش بە ویستی خۆی و بێگەڕانەوە بۆ یاسا بڕیاری سەیر و سەمەرە لەسەر هاوڵاتیان جێبەجێ دەکات. زۆر پرسیەوە کراوە کە بۆچی لە قەیران پەنا بۆ بڕینی موچە دەبن. من حەز ناکەم بڵێن موچە بردراوە، مەسەلە ئەمە خۆگونجاندنە لەگەڵ بودجەی بەردەست.
جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز سوپاس بۆ میوانەکانمان کاک دکتۆر بەخێر بێنێک لە بەڕێستانەوە دەست پێ بکەین دەمەوێت سەرنجی بۆ ڕێز بزانم لەسەر سەپاندنی باج حکوومەت کۆمەڵێک باجی بەسەر هاوڵاتیان سەپاندووە لە ئێستادا مەسەلە تۆمبیلی تایبەتە هەروە کارمەندانی کەرتی تایبەت و پێشتریش لە کۆتایی 2017 باج ڕسوماتێکی زۆری لە بواری لەسەر کاسبکاران لە بڵێن ڕسوماتی خان و بەرە سەپاند سەرنجی ئێوە چێ لەسەر سەپاندنی ئەم باجانە؟ بەڵێ زۆر سپاس بۆ ئێوە بۆ میوانەکەش و بۆ هەموو بینەرانیش من پێم وایە کاتێک کە دەوڵەت پەناباتە بەر سەپاندنی باج ئەمە مافێکی شەرعی و یاسایی حکوومەتەکەیە بۆ ئەوەی داهات بەدەست بێنێت لە زۆربەی دەوڵەتەکانە باج یەکێکە لە سەرچاوەکانی کۆکردنەوەی داهات بۆ حکوومەت و بە پێی ڕێسا و یاسا و بنەماکانی کە وەزارەتی بەڵێن دارایی هەندێک سیاسات پەیڕەوەکرێت بۆ سەپاندنی باج واتە لە کۆنتێکستی قانونی سەپاندنی باجە بەڵێ شتێکی یاساییە کە تۆ باج بسەپێنی بەسەر هاوڵاتیانە لە باجی ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆ بەڵام ئەبێت هەموو کاتێک و پێشوەخت خوێندنەوە بۆ بارودۆخی هاوڵاتیان بکرێت بۆ ئەو داهات و دەستکەوتانەی کە هاوڵاتیان دەستیانەکەوێت لە وڵاتەکەتا و ئەم باجانە بگونجێندرێت لەگەڵ جۆری ئەو سیاسەتە ئابووری کە لە وڵاتە پەیڕەوەکرێت یعنی بۆ نمونە تۆ کاتێک کە دەوڵەتێک تێ پشتی بەستووە بە سیاساتی ئینتاجی واتە سێکتەرەکانی بەرهەمێنان لە وڵاتە زیندووە هاوڵاتیان دەخلێکیان هەیە کار دەکەن لە سێکتەرەکانە بۆیە تۆ هەوڵە دەیت لە ڕێگای سەپاندنی باجەوە بۆ ئەوەی خەجە گشتەکانت یاخود بۆ ئەوەی بودجەی گشتی کۆ بکەیتەوە پەنابەریتە بەر سەرچاوی باج بە شێوەیەکی گشتی قانونیە بەڵام ئەوەی کە لە ئێستایا لە هەرێمی کوردستانە ئاگوزارێت ئەوەیە کە تۆ هیچ حسابێک بۆ هاوڵاتی نەکراوە یعنی تۆ تەنها بیر لەوە کراوەتەوە سەرچاوی دارایی زیاد بکرێت واتە حکوومەت پەنای بردوۆتە بەر سەپاندنی باج و زیادکردنی باج و بەرزکردنەوەی ڕێژەی ئەو باجە بە چەندین شێوە کە ئەمە یعنی خۆی لە خۆیدا لەگەڵ ئەو خوێندنەوەی بارودۆخی هاوڵاتیە یەک ناگرێتەوە هاوڵاتی لە هەرێمی کوردستان ئێستا مازانین موچە کەم وەرەگرێت و لێشی دەبڕێت واتە وەکەوەی کە لە راپۆرتەکە ژۆمان لێبوو ینی سەرۆکی حکوومەت خۆیڵە خۆگونجاندنە باشە کاتی کە تۆ خۆ دەگونجێنی لەگەڵەوەی کە داهاتێکی کەمت لە بەردەسایە واتە هاوڵاتیانی کە موچەخۆرن لە ناوچەکەی تۆیە داهاتیان کەمە تۆ بەڕەچاوکردنی ئەم داهات کەمیە تۆ بێت هەوڵ بیت ینی بارگرانیان لەسەر دروست نەکەیت تۆ بە سەپاندنی باجی زیاتر کارێکی وا ئەەکەیت کە هاوڵاتیەکەت بارگرانی زیاتری لەسەر دروست بێت ئێمە لە لایشترەوە حکوومەتەکەمان پێ لە کاتی هەڵبژاردن و لە بانگەشی هەڵبژاردنە باز لە خۆشگوزەرانی هاوڵاتیانەکەن یان تۆ کاتێک موچەی نایتێ بواری نییە بۆ ئەوی کاری تایبەت بکات سێکتەرەکانت مردووە سێکتەرە بەرهەمهێنەرەکانی تۆ مردووە ینی لە لایشی تریشەوە ییت بەردەوام باز زیادەکەی لەسەر ئەمە تەنایەک شتمان بیرەخاتەوە کە لە مێژووە دەوڵەتی عوسمانی کە پیانەوت دەوڵەتی پیاوە خۆشەکە لە کۆتایی ساڵەکانیە بۆ ئەوی خەڵکەکان هەژار بکات ناوچەکانی ژێر دەستی خۆی هەژار بکات ئەهات باجی زیادە کرد باجی دەبڵە کرد بۆی خەڵکەکە هەتا بێت هەژار بێت و ملکەچی خۆیان لە ڕێگەی هەژاریەوە بۆ سەر و خۆیان هەبێت پێ دوایەوەی دەسەڵات دەکەێستە بۆ زیاتر ملکەچکردنی هاوڵاتیانە زیاتر برسیکردنیانە ئەوەی کەم سیاسەتی سەپاندنی باج و کەمکردنەوەی موچە بۆی کە تاکەر تەناخەمەوە بێ کە تەنا بژیت یعنی وەبیر لە مەسەلەکانی پرسەکانی دیکە نەکاتەوە کاکە ئێستا ینی ناتوانین بڵین کە ئەمان نایانەوەی خۆشگوزەرانیمان بۆ بێنم باشە زۆر چاکەی ماڵی نەمان خۆشگوزاری چ جۆرە خۆشگوزەرانیشان بۆ هاوڵاتیان لەم هەرێمە هێناوە یعنی تۆ کە بەسیترین شت ئەو یاسایی کە دەرت کردووە بۆ موچە ئەو یاسایی کە دەرت کردووە بۆ کار ئەو یاسایی کە دەرت کردووە کە تۆ سزا و پاداشتی لەسەر جێبەجێەکەی ئێستا خۆ ئەو یاسایانە پێشێلەکەیت
موچە نایت خۆشگوزەرانی هاوڵاتیانت ینی چی لێ کردەوە تا هاوڵاتیان لە مەرێمە ڕۆژ بە ڕۆژ فەقیرترە بن ڕۆژ بە ڕۆژ ئاستی بژێویان یێتە خوارەوە لەگەڵ ئەمەشە کە تۆڵێ ئەگەر ئەڵیت خۆشگوزەرانیێنم بۆ هاوڵاتیان تۆ بە سەپاندنی بازی زیاتر بارگرانی زیادەکەی لەسەر شانی هاوڵاتی لە کاتێکا ئەو هەلی کاری نییە بێکاریەکی زۆر هەیە ینی ناتوانێت کار بکات وەزایدان ئەوەشی کە موچە وەرناگرێت ئێستا باجەکەشی لەسەر زیاکەیت ئەمەیە خۆشگوزەرانی یعنی من با نەڵێنەوە نانوێ ئێمە خۆشگوزاران بژین زەبیرکردنە بەڵێ ئێمە باز لە کاتێک دوو بنەوە زۆر سەرەکی تاکەیە کەویش حیسیەت و کەرامەتە تۆ کاتێکە لە حیسیەتی تاگەیت بەوەی کە پێویستی پێێتی لەلایەن حکوومەتەوە بەدەستی ناهێنێ کەرامەتی لەبەر دەمی ینی کە سوکارەکەی خۆیان ئەشکێنی کامە وەکو باوشێک وەکو کەسێک کە ناتوانێت بژێریان بۆ دابین کات زایدنەوەی بازێکیشی لەسەر زیاکرێ ینی تۆ لە چی تاکرداوە چ شتێک بۆ تا کردو لە هەرێمە سپاس دەکەم کاک دانا جناویشت بەخێر بی دەمانەوێت لە ڕوانگەی یاساییەوە خوێندنەوەیەک بۆ سەپاندنی باس بکەیت بە تایبەتەوەی کە ئێمە بسمانەوەی کە سەر هاوڵاتی وەکو ئۆتۆمبیلی تایبەت کارمەندانی کەرتی تایبەت و پێشتیش ئەوەی کە لە کۆتایی 2017 کۆمەڵە باج و ڕسوماتێکی زۆر زیاد کران پشتیان بە چی بەستووە؟ بە ناوی خۆی گەورە و میهرەبان سڵاوم بۆ جەنابت و مامۆستای بەڕێز و تەواوی بینەر و بیسەری کەناڵی ئەسمانی پەیام لە ڕاستیدا ئەم جۆرە سەپاندن یا زیادکردنی باج یا خۆت هەڵوەشانەوەی و لێ خۆشببوونانە هەموو ناونیشانانە ئەگرێتەوە ئەم بڕیارە ئیداری حکوومەت کە لە چەند ڕۆژی ڕابردوو بۆ تایبەت بە پرسی باج و کۆکردنەوەی ئەم سەرچاوەداراییە بۆ حکوومەت وە زیادکردنی داهاتوێکی نزیکا کە 6 ڕۆژی بۆ داناوە ینی هەمویان ئەگرێتەوە ئەوەی کە گرنگە لێرەدا بەڕاستی ئێمە پێویستەوە هەموو هاوڵاتیەکی شەقامیش ئەم ڕاستیە بزانێت کە چوارچێوەیەکی یاسایی و دەستوری هەیە بۆ ئەوەی پێدەوترێت پرسی باج و ئەم زەری بە گشتیانە کە کۆکرێنەوە لە هەموو سێکتەرەکان تەبعەن یەکێک لەوانە چێتە ناو یاخۆ چەند جۆرێکیانە چێتەوە ناو خەزینەی وەزارەتی دارایی ئەوانی دیکە لە کۆمەڵێ کۆمپانیا و جۆر و سێکتەری جیاواز کۆکرێنەوە کەواتە باجدان یەک جۆر نییەوە لێ چەند کەسی دیاریکراویش ناگرێتەوە بەڵکو ڕەنگە زۆر بن ئەوانەی کە پێویستە باج بدەن و ئەوان ئێستا پۆلێنێکی تازەشم بیستۆ کە باجدەری گەورەیان جیا کردێتەوە لە باجدەری بچووک و ئەوانێک کە بە بچووکی خازێع بن بۆ ئەو ڕێسا و یاسانەی باج مادەی 28 دەستوری کە لە ڕووی تەدەڕوجی قەوانینەوە دەستور لە ڕووی پۆلێنەوە کەوێتە هەڕەمی دەسەڵاتەوە واتە چێتە ناو هەڕەمی ئەو پۆلێنکاریەوە کە بۆ تەدەڕوجی قانونی دانرێ بە دوو عیبارەت بە دوو بڕگە مادەی 28 دەستوری عێراق کە ساڵی 2005ەوە ئەوانەی کە ئێستا دەسەڵاتی هەرێمی کوردستانیشن ئەوانیش بەشدار بوون لە دانانی لە بڕگەی یەکەمی زۆر بە واضحی ئاماژەی بەوە کردو کە سەپاندنی باج زیادکردنی هەموارکردنی بەبێ یاسا ناکرێ ئەوە بڕاندوێتەوە کە پێویستە پرسی باج و زەریبە چوارچێوەیەکی یاسایی پێ بدرێ دووهەمیان ئیستیسنایەکی تێدایە لە ناو هەمان مادە بۆ کەسانی کە خاوەنی پێیان دەوترێ ئەوانەی داهاتەکانیان سنووردارە خاوەنی دەخلی مەحدود ئەوانەی ئاستی بژێویان نزمە ئەمانە ناکرێت باجیان لێوەربگیرێت چونکە هەر بۆ خۆیان ڕبح و قازانجەکانیان زۆر کەمە و تەمعەنەوان لەسەر لێواری مەرگ و ژیانن یعنی ئەتوانن فقط بژین ئەتوانن ڕاستیەکەی بڵێم ئەوەیە ناتوانن زیندوو بن ناتوانن بژین وەکو ژیانێکی شەرافەتمەندانەی ڕێک و پێک ئەمە حاڵتێکە بەداخەوە تا ئێستاشی لەگەڵ بێ ساڵانێکی زۆرە دابەشبوونێکی گەورە لە ناو کۆمەلگایانە دروست بووە ئەم باسی کۆمەلگای خۆمانەکەین یەکێک لە هۆکارەکانی بریتی بووە لەو فشارە داراییانە کە دروست بووە لەسەر هاوڵاتی تاک و لەسەر گیرفانی ئەمە لایەنە چوارچێوە یاسایی و دەستوریەکەی کە باوەڕم وا بوو ئەمە تەجاوزێکی گەورە بوو ئەم هەنگاوە ئیداری حکوومەت لەسەر ئەوەی پێی دەوترێت زیادکردنی باج و دروستکردنی سەرچاوی ئەمە لە چێوە هات لەوە هات کە حکوومەت لە دانوستانەکانی سەرکەوتوو نەبوو و بە زمانی حاڵ هەموو ئەیزانین کە حکوومەت
التزام ناکە هەرێم التزام ناکە عێراقیش بەو شێوەیە کە هەردوو ناگەنە ڕێکەوتن بەڵام ئێمە دەستەواژەیەکمان بیست کە هەندێک ڕێکەوتن کراوە بەڵام ئەوە ڕاستەکەی ئەوەیە کە ئەو ناونیشانە یاخودە و نوکتەی بەسەرا جێبەجێ بێ کە پێڵێن نەجەحەت العەمەلیە وەلاکن مات المەریض یعنی پرۆسەی نەشتەرگەریەکە سەرکەوتوو بوو بەڵام نەخۆشەکە مرد دوا جارەوەی کە لێرەدا بۆتە قوربانی هاوڵاتیە هاوڵاتی لە شەقام من و تۆی هاوڵاتیە بێن باجە بین تەفاسیلی بڕیارەکە سەبار بە سەپاندنی باج و زیادکردن کۆمەڵی کۆمپانیە گەورە گەورەشی گرتوتەوە ڕیزی کردوون لەگەڵ تاکێکی هاوڵاتی کە خاوەنی ئەوەی پێی دەوترێ شۆفێرێک یان بۆ خۆی سارێکی هەیە جا نازانین ئاستی گرانەکەی چۆنە چونکە سارە هەیە بیستومە لە سەدان ینی $1000 بە هەیشە بە چەند $1000 ینی کەواتە تۆ بە هەمویان ئەڵێ سیارەوە تۆ هەمووشیان باجیان لەسەر ئەسەپێنی لێرەدا ئیشکالی زۆر گەورەی دروست کردووە من باوەڕم وا بووەم هەنگاوە پێشدەستیە کە مقدمەیەکە بۆ ڕاهێنانی تاکی کوردی لەگەڵ ناونیشانە گەورەکە و پێی دەوترێ خەسخەسە ئەوەی پێی دەوترێ بە تایبەتکردنی هەموو سێکتەرەکانی ژیانی هاوڵاتی واتە تۆی هاوڵاتی بانی کەیتە دەرەوە دەستێک ڕاستە لە گیرفانی خۆتا دەستی چەپە دەستی حکوومەتە بەردەوام تۆ پارە لێ کێشێتەوە لەو سەعاتەوەی کاتێکە بە خەبەری و بە ئاگای هەتا ئەو کاتەی ئەنویت هەمویان بە کارەبا و بە سوتەمەنی و بە ئەم جەناحانەی تریش هەمووی بە تایبەتە کرێ و ئەدرێ بە کەرتی تایبەت ئەمە مۆشیرێکی زۆر خراپە عاقبەتێکی خراپ بۆ تاکی کوردی بەڕێوەیە باشە بەس دواتر قسەی یاسایی زیاتر دەکەین بەزەوەی کە بەڕێز وتت ئەم دانانی باجە پەیوەندی بەوەیە کە لەگەڵ عێراق ڕێک ناکەون دەیانەوێ ئەو مەسەلەی موچەوە لەسەر هاوڵاتی قەرەبوو بکرێتەوە ئەمە زانیاریە ینی چاوەڕێی بارگانی تریش بین لە مەسەلەی لێبڕینی موچە سابت بکەن بەدڵنیاییەوە خۆ لێبڕینی موچە ئەوەی کە ئێستا هەیە ناونیشانێکی بۆ بینراوەتەوە لە مێژووی کووردا لە ڕووی پێدانی موچە و سەدارایەکانی فەرمانبەرانەوە یەکەمین جارە دەستەواژەی وا بەکاربێت کە پێڵێن ڕاگررتنی تەمویل ئەمە ناچێتە چوارچەوەی ئەوەی یاخۆمە پاشەکەوتە کە یەدرێتەوە قەرزە لەسەر حکوومەت بە تەواوەتی فەوتا ڕۆی وتر باسکردنی بەڕاستی پێویست نییە ئەم جۆرە هەڵس و کەوتە یان ئەم جۆرە بڕیارەی حکوومەت ئەوەمان پێڵێ بەدڵنیاییەوە کە ئەنجامێکە لە ئەنجامەکانی سەرنەکەوتنی دانوستان بە دیوێکی ترا پێوترێ ئەوەی پێوترێ ئیکتیفای زیاتیکردن لەم بوارانە کە ناونیشانەکە باشە یعنی باشە هەرێمی کوردستان خۆی پێداچوونەوە بکە بە زۆرێک لەو بوارانی کە تۆ وەکو حکوومەت ئەدایەکە تۆ تەماشا بکە پێویستە سیستمی باج لە هەرێمی کوردستانە هەبێ بەڵام نابێ هەرێم سیستمی باجەکەی جیاواز بێ لە ناوەند وابێ بەڕاستی ئەمە بە یاسایەک ڕێک بخرێ یاسایکی تەواو و مۆدێرن بێ بۆ ساڵی 2021 کەەوە بۆچی هەرێمی کوردستان ئەمە نییە تا ئێستا بۆچی هاوڵاتی نازانێت کەی وە چۆن باج بداوە زۆرێک لە هەرێمی کوردستانە هاوڵاتی تەهەڕوو بکا و خۆی دزێتەوە لە باجدان بە هەر جۆرێک لە جۆرەکان دیوێکی تر ئەوەیە کاریگەری خراپەکانی لەسەر کەرتی تایبەتە حەزەکەمەوە ڕاستیە بزانن بانگەکانی داهاتووەم ڕاستیە بە چاکی دەرەکەوێ وانەی کە لە کەرتی تایبەتیشەکەن بە خاوەنی کارگەکان و خاوەنی پرۆژەی کەرتی تایبەت و نیشتە جێ و هەموو ئەو بوارانی کە هەیە زۆری ئەم باجانی کاکەوێتە سەریان زۆر مەترسیدارە بێ و دوجارێتەوە سەر من توی هاوڵاتی شتێکی ترم گوێ لێ بوو ئەویش ئەوە بوو زۆر یەکێکە لەو قسە سەیرەکان بۆ خۆ دەزانی کە ئەجوای عێراق ینی فەزای عێراق تەرخان کراوە بۆ 3 کۆمپانیای گەورە ئەوەیش کۆڕک و زەین و ئاسیاسیاڵ ئەوان لە ناوەند باجە دەن بە تەواوی پێویستە لە هەرێمی کوردستانیش ڕێژەیەکی زۆری مشتریکیان لێرە هەیە لێرەش باج بدەن ئەمە تەواو بەڵام تۆ کاتەیە کە باجەکان زۆرترەکەی و دووقاتێکیتەوە لەسەر ئەم جۆرە دامەزراوانە زۆرە کۆمپانیا زەبەلاحانە کە پێویستە زۆر ئیلتیزاماتی گەورە بکەوێتە سەریان و بە چاکی ئەمانە بەڕاستی زۆر ئەربکەوێتە سەریان جا لە باز چێکێکیانە کەچی یێتەوە ئەو دوجار لەسەر گیرفانی من و تۆ هاوڵاتی وەستێتەوە تۆ تەسەوڕەکەی لەوانەیە ئێمەش وەکو هاوڵاتی ئەم باجە بە قورسی بدەین بەڵێ سوپاس دەکەم کاک دکتۆر بگەڕم بۆ لای بەڕێز سەبارەت بە کاریگەریەکانی چ کاریگەرێکی خراپێ مەسەلەی باجەکە بە تایبەتی کاسبکار هەبووە پەیوەندی بە ئێمە کوردوتیتی بۆ نمونە من تابلۆی دوکانەکەم شوێنی کار و کەسابەتی لێ کردێتەوە بەڵام حکومەت وتیتی بێ هەر پێم دەی یاخود سەوتی شتێکی زیاد بۆ ژوەیە کە پێش دوکانەکەی جگە بڵێن لە شۆستەکە هەر بۆ مەترێک بڵین
35,000 دینار وەردەگرن ئەمە بارگرانی زۆر دروست ناکە بەتابەت کە ئێستا بازار وەستاوە هەلی کار نییە ئیش و کار نییە. بەڵێ ئێمە کاتێک کە سەیری تەسەڕوفاتی حکوومەت دەکەین مەسەڵەن هەنێک شت هەیە یاساییە ئێمە لەگەڵ بە یاساییکردنی کۆمەڵێک شتای هەنی بۆ نمونە قەیچەکە تۆ ئەگەر حکوومەت هەموو سێکتەرەکان وەکو یەک کار بکەن و بە پێی یەک بڕۆنە پێشەوە کێشە نییە تۆ بڕێک لە باج بۆ هەندێک شت دیاری بکەیت. لە ئەخیرە ئەوەی کە ئەمێنێتەوە باسی بکەین ئێمە ئێستا باز لە بارودۆخێکەکەین لە هەرێمی کوردستانە کە بارودۆخێکی زۆر قورسە و ئەو بڕیارەی بانکی ناوەندی عراقی بۆ دابەزاندنی نرخی دراوی عراقی ئەمە جۆرێکی تر لە بارگرانی یاخود هەڵاوسانی نرخ دروست دەکات کە بە هەڵاوسانێکی سەرچێش ئەتوانین ناویبەرین ئەوەیە کە تۆ نرخەکان بەرز بۆتەوە بەڵام داهاتی تاک هەر لە جێگەی خۆیەتی کاریگەری ئەم باجە لەوەدایە کە کاتێک حکوومەت ئەم باجە ئاسەپێنێ هاوڵاتی لە خراپترین دۆخی بەدەستهێنانی داهاتیایە ئەم جۆرە باجە بۆ نمونە خراوەتە سەر بابەتێک کە لە ئێستایا پێوترێ بابەتێکی ئیستیهلاکی ینی بۆ نمونە من باز لە باجەکەم لەسەر ئۆتۆمبیل لە کاتێکا تۆ باز لەسەر ئۆتۆمبیل دانی لە سا 70 بۆ 75 یاخود زیاتری ئەو هاوڵاتیانەی کە بەیانیان دەرەچین بۆ سەر کارەکانیان ئیتر ئایا فەرمانبەرە ئایا خەڵکی کاسبەکە ڕاتە ناو بازار بە سیارەی تایبەتی خۆی ڕات تۆ باجێکی زیاتر لەسەر ئەم سیارانە دائەنیت ئەمە بارگرانێکی زۆرە لەسەر هاوڵاتی واتە هاوڵاتی بۆ بەدەسێنان و یاخود بۆ پڕکردنەوەی ئەم بڕە باجە پێویستەکات جارێکی تر یعنی ئەو کارێکی کات پارەی زیاتری لە بەرامبەراوەرگرێت یاخود ئەو شتێکی ئیفرۆشێت پارەی زیاتری لە بەرامبەراوەرگرێت ئەمە ینی دووبارە ئەبێتەوە بارگرانیەکی تر یاخود دەفعشی تر بۆ هەڵاوسانی نرخ یان زیادبوونی نرخ واتە تۆ هاوڵاتی بەرەو ئەوە ئەبیت کە بەردەوام ئەڵێ هیلاشی کەی بی بسێنی لەژێر ئەو هەموو پارەی کە ئەبێ بیدات لە کاتێکە تۆ ئەگەر بتەوێت خۆشگوزەرانی بۆ هاوڵاتیا بێنی لەیان لایانی کەم کە کاتێک کە تۆ موچەکەی نایەتی یاخود لێبڕینی بۆکەی یا وەکەوەی کاڵێن خۆگونجاندنی بۆکەی هەوڵ بە لە لاکانی ترەوە هاوکاری بکەیت ینی باجی لەسەر کەم بکەیتەوە لە سیاساتی ئابوووریە کاتێک کە بڕێک لە باج زیاد دەکرێت ئەبێت پێشتر خوێندنەوەی تەواوی بۆ بکرێت چونکە کۆمپانیاکان کاتێک کە بڕێک لە ڕێژەی باج زیاترە دەن ئەبێت ئەم تعویزی ئەمە بدەنەوە بۆ نرخی ئەو کەلوپەلانی کە بەرهەمهێنن زیادی بکەن وەلو ئێمە دەوڵەتێکی بەرهەمهێن نین بەڵام تۆ هاتوویت ینی ئەگەڕێیت بە شوێن ئەوەیە بزانی لە چوە شتەیەک هاوڵاتی هەیەی خاوەنداریەتیەکە خێرا باجی بخێتە سەر لە کاتێکە تۆ باز لە سیستەمی بازاری ئازاد دەکەیت ئێمە یعنی کە سەیری سێکتەرەکانی بەرهەمهێنانەکەین بەرهەمهێنانمان نییە یعنی ئێمە هاوڵاتی بچێ لە چۆ کار بکات تا ئەگەر بڵێ ناقی ناکە کاکە هاوڵاتی کارەکات بێ باز بدات باش قەی ناکە ئەیات مشکلە نییە بەڵام تۆ سەرچاوی دارایی گەورەترت هەیە ئێوە سەرچاوە تە گەورانە چۆتە چۆ یعنی بۆ نمونە باسی نەوت یعنی پرسی نەوت ئەلێرە کەس باسی پرسی نەوت ناکە باشە تۆ نەوتە هەیە نەو دەفرۆشیت ئەگەر نەو دەفرۆشیت پارەی ئەم نەوتە چی لێت یعنی لە دەوڵەتێکی وەکو عێراقا لەبەرەوەی ئەحتیمادی کولی کردوتە سەر تاکە سەرچاوەیە کە ئەویش نەوتە هاتووە بڕی زەریبە یا ئیعفای زەریبی کەم کردوتەوە بۆی هیچ نەبێت کە هاوڵاتی لە سێکتەرەکانی تر کاری کەمە لەم ڕێگەیەوە هەوڵەیە باجی لەسەر کەم بکاتەوە چونکە دەوڵەتێکی نەوتیە ێ باشە خۆیمەش بەشێکی لە دەوڵەتە هەرێمی کوردستانەوە تا شەڕی نەوتەکە لەگەڵ بەغایەکەڵێ ئێمە نامانەوێت ئەو نەتان بینێ باشە ئەوە نییە واز لە کۆمپانیەکانی عراق بێنە بە ئەوان دەریبن ئەگەر ئەوە نەشت هەیە دەویان دەرێ بە هاوڵاتیانت بە کەرامەتەوە بژین زۆر باشە بەس ئەو بازە زیاتر کاریگەری بەتایبەتی زۆر لەسەر کاسبکاردان ناوە بۆ نمونە کەسێکت لە بازارە کرێی دوکانەکەی بدە نازانم کرێی ئاو بدە کرێی خۆڵ و خاشاک بدە کرێی تابلۆی ناونیشانی بڵێن دوکانەکەی بدە
ئەو هەموو ینی ئێستا بازار هەیە تا بتوانێت ئەم بڕەپارەیە بدا خۆی بازاریش سز نەبوو یاخود یعنی بەڵێ خۆی زانی چۆنە هاوڵاتی هیچ چارەی نەما لەم دەڤەرە هیچ چارە و نەما ینی تۆ سەرپێچی یەکەیت زۆر بە ئاسانی یاسایان هەیە تۆ سەرپێچیکاری لە نەدانی زەریبە بەسەر تۆ ئەسەپێنن ئەو هاوڵاتیە کە پێویست دەکات بۆ نمونە کۆمپانیا گەورەکان کە پێویست دەکات باج بدەن یان بە شێوازێکی تر کارێکی خێریەکەن شتێگەکەن بەمە تاڕوبی زەریبیەکەن یعنی یاخود خۆیانە دزنەوە هەندێکیان خۆیانە دزنەوە لە باجدان باشە یعنی کاتێک کە تۆ ئەم هەموو باجە لەسەر هاوڵاتیان دائنی یعنی پرسەکە ئەمەیە کاکە نازانم پێی بڵێن چی ناو بنین ئەمە هەمووی یاساییە باشە تۆ لە بەرامبەر ئەم هەموو یاسایە ئەسەپێنی بەسەر منە ئەی مافەکانی من لای تۆ چییە یعنی تۆ هاوڵاتی وا لێ کردووە کە نەتوانێت لە دوکانێکە بە ئاسانی بتوانێت کاسپی بکات یاخود نەتوانێت بژێوی ژیانی خۆی بەدەست بێنێت بۆیە ئەمە بەرەو وەزعەکە زیاتر بەرەو تەفاقمە بات یعنی تۆ لە باتی ئەوەی چارەسەری کێشەکە بکەیت کە موچە نایێت زەریبەی لێمەسەنە تۆ خۆت ناتوانانی سەرچاوەکانی دارایی خۆت بەباشی ئیدارە بدەیت هیچ پادەسە بێ بۆ جیفانی هاوڵاتی بۆ ئەوەی ئەمە پڕ بکەیتەوە یعنی ئەمە چ جۆرە شەرعیە دانێکە یعنی من ئەمە ئەو پرسیارە لە وەزارەتی دارایی بکەین چ جۆرە سیاسەتێکە یعنی ئەم تەشریعە زەریبیە لە سەر چه ئەساسێکرا بەڵێ سپاس دەکەم دەگەرم وڵات کاک دانا بگەرم وڵای بەڕێز سەبارەت بە بەم بڕیارە ئیداریە کە بەڕێز وتت دەبێت بە یاسا باج زیاد بکرێت بە پێی دەستور بەڵام ڕۆڵی پەرلەمان لێرەدا لەکوێیە ئەی نابێ ئەگەر باز زیادکردنێکە بێ ڕێخستنێکە بێ نازانم لێ خۆشببوونێکە بێ لە باج ڕەچاوی ئەوانەی کە داهاتێن کەمە ببەخشێن لە باج نابێ یاسایەکی بۆ دەربکەی ڕۆڵی پەرلەمان چێمادەم چۆن حکوومەت بە بڕیارێکی ئیداری بە بڕیارێکی کارگێری باج زیاد دەکە بەڵێ ئەوەی پێی دەوترێ ڕۆڵی چاوەڕوانکرا و چییە لەم پرسا ئێستا بڕیارێکی ئیداری دەرکراوە و 2006 ڕۆژیش بۆ ماوەی وەکو مودەکەی دیاریکراوە بەبێ ئەوەی ئەم بڕیارە ئیداریە پشت بەستێ بە یاسایەکیش کە بەڕاستی کارەساتەکە لە سیاغەکردنیەتی و لە ئاسەوارەکانیشی کە چەند مەترسیدارن ئەوەی لێرەدا ڕۆڵی چاوەڕوانکراوەوەیە دەسەڵاتی تەشریعیەکێکترە لە سەڵتاتەکان چاوەڕوانی ئەوەی لێکرێکەکەم بڕیارە بوەستێنێەوە هەڵی بۆشێنێتەوە تەنانەت داواکاری گشتیش کە بۆ خۆی تا ئێساش بەشێکە لە وەزارەتی داد یەکێک لە مەهامەکانی ئەم دامەزراوەیە ئەم دەستگای داواکاری گشتیە بریتە لە ئەوی پێی دەوترێ الطعن لمصلحة القانون یعنی لە بەرژەوەندی گشتی و لە بەرژەوەندی پیادەکردنی دەقەکی یاسایی ئەتوانن تا نەبن لەم بڕیارەوە دادگاکانی کارگەری ئەوەی پێی دەوترێ مەحاکمی ئیداری کە بەداخەوە تا ئێستا لە مەرکەزی محافەزاتە هەیە لە هەرێمی کوردستان ئەوانە یاسای ئەنجومەنی شورای هەرێم ئەم داوانە وەربگرن باوەڕم وایە لە ڕۆژانی داهاتۆ ژمارەی زۆر سکاڵا بەرز دەکرێتەوە لە ڕووی ئیداریەوە ئەوە ڕەنگە ئێستا تۆ بڵێ ئایا ئەمە ئەم حکوومەتە گوێ لە بڕیاری دادگا و دەرچواندنی بڕیارێکی واگرێ ئەمە منیش دڵنیام کە نایگرێ بەڵام دوجار ئەم جۆرە فشارە ئەم جۆرە کاردانەوانە زۆر باشن و کاردانەوەیکی یاسایی و سروشتین بە ئاقاری تەجاوزکردنیکی یاسایی کە کراوە لەسەر دەسەڵاتی تەشریعی کە بریتێ لە پەرلەمانەمە تەجاوز کراوە لەسەر هەمویان پێویستە ئەم لایەنانەی دیکە هەر ئێمە ئەو کاتەی بیرتە کە باسی چاکسازیە کرا لە هەموو ئەو بوارانێک کە پێوترێ داهات یان پێوترێ خەرجیەکان ئێمە هاوارێکمان نەکردەمان و کاکە خۆی خەرجیەکان باشە چاکسازی تا بکەی بە هەدەردانی زۆر هەیە لە خەرجیەکان خەڵکێکی زۆر هەیە لە پەنای داهات و سەرچاوەکانی داهاتی گشتیە سوودمەند بۆ و بۆ بەشت بەڵام ئەوەی کە زۆر گرنگە ئاسەواری هەیە و خەڵک ئەنجامەکەی بینێتەوە بریتێ لە چاکسازی لە داهاتەکان لەوانەیە کە جەنابی دکتۆر باسی کرد وڵاتی نەوتی چۆنە بێ خەڵکی فەقیر بێ وڵاتی نەوتی هەمیشە وڵاتانی کە نەوتین کەم وایە پەنابەنە بەر بە زیادکردنی باج وە فرە چەشنکردن لە بوارەکانی باج ئەمە من وەکو وڵاتێک ڕان ناکەم لەم پرسە ڕەنگە من ئاسانتر بم لەوانەیە کە بتوان باجمان لەسەردا بنێن بە تایبەت کە
یعنی بەڵامەوەی کە مەترسیە تۆ نابێ وڵاتێکی وەکو ئێرە کۆپیەکی وەکو سویدی بێنیتە بەرچاو کە لەوێش بەڵێ باج و خەراج و نازانم جۆرێک لە هەمە چەشنەی هەیە لە وەرگرتنی باج و تەنان نازان باسی سیرکردنی تەلەڤیزیۆن باجی هەیە و نازانم جۆرێکی تر زۆر زۆر لەو شتانی کە لێرە لە سەیر و سەمەرەکانن بەڵام ئەمە وڵاتانە وڵاتی نەوتی نین وڵاتی نەوتی لێرە سەرچاوی داهاتی زۆرە وڵاتێکی زۆر دەوڵەمەنە ئەو ئامارانەی خۆتان و لە میدیا و کەی بیستین بەڕاستی داهاتی مانگانەی حکوومەت داهاتێکی زۆرە بەدەل لەوەی کامە هەرێمێکی فیدراڵی لە چوارچێوەی حکوومەتێکی فیدراڵیە لە ناوەندیشەوە هەمیشە پارەی بۆ هاتووە ئێستاوە چەند ساڵێکە ئەم داهاتانە بڕاوە بەڵام خۆ ساڵانێکی زۆر هاتوون ئەو ژێرخانەی کە دروست بووە هەمووی بۆوانە دروست بووە کەواتە زۆر مەترسیە تۆ لەسەر ئەم ڕەوڕەوەیە بڕۆی ئاماژەم پێداوەکو زانیاریکی بچووک لە خزمەت جەنابتان ئەوژەوەیە کە ئەمە پێشدەستێکی خراپە بۆ ئەوەی هەمیشە ڕاهێنانێ بکەن بە تاکی کوردی وەکو چۆنەڵێ لە ئایندا پرسەکە چاک نابێ بەڵام دوجار ڕاین تۆ تەماشا بکە ئێستا دۆخی کۆرۆنای دووەم بەڕێوەیە و مەترسیەکانی لەسەر وڵاتانی جیهانی زۆرن کەچی ئەوان هەمیشە گیرفانەکانیان سندوقەکانیان ئەەکەنەوە بۆی داهاتەکانی تاک کە لە ماڵەوە دانراوە و کەرەنتین کراوە زیاد بکەن کەچی ئێمە لە هەرێمی کوردستان بین باجی زیاتری لەسەر زیادکەین کەواتە یعنی ئەمە هەر قبولکراو نەک هەر قبولکراو نیە بەڵکو یەکێکە لە کارەساتە زۆر گەورەکان تۆ قەیرانێک بە قەیرانێکی دی چارەسەر بکەیت سپاس دەکەم بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورت و دەگەڕێنەوە وڵاتە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام برنجی سروشتی شیمال لەسەر خواست و داوای زۆری هاوڵاتیانی خۆشەویست دوای گەڕان و هەوڵێکی زۆر لە باشترین کێڵگەکانی وڵاتی ئێران ئەم جارە برنجی سروشتی شیمال باشترین و خۆشترین برنجی دەنەکخڕی شەژمانگەی دەرەجەیەکی ئێرانی بۆ ئێوە هێناوتە کوردستان ئەم برنجە دەنەکخڕا باشترین و بەتانترین برنجی گردەی کێڵگەکانی ئێرانە ئێمە کێڵگە بە کێڵگە گەڕاوین بۆ ئەوی باشترین برنجی سروشتی و بەتام و خۆش بۆ ئێوە بدۆزینەوە بە چاڵتوکی لە جوتیارەکانمان کڕی و خۆمان کڕەمان کردووە تاوەکو دڵنیا بینەوە لە پاکی و پوختی برنجەکەمان ئەم برنجە پڕ ڤیتامین و کانزای سروشتیە بەبێ مادەی کیمیایی و پارێزەرە لەگەڵ ئەم برنجە هیچ خەمی بەرزبوونەوەی شەکرە و کۆڵسترۆڵت نەبێت چونکە برنجێکی ئۆرگانیکە و پڕە لە مادە و کانزای سوود بەخش هەروەها ئەگەر تەنیا برنجی سروشتی شیمال بخۆی هیچ خەمت نەبێ قەڵەوت ناکە تەندروستیتان لە هەموو شتێک گرنگترە بۆیە برنجێک بخۆن لە سەرچاوەکەی دڵنیا بن بە باشترین کواڵەتی دەستمان پێکرد و وەک هەمیشە باشترین بەرهەم پێشکەش دەکەین کارگەی هەڵاڵە بە ئەزمموی 12 ساڵی ڕابردوو لە دروستکردنی بوتڵی غازی ماڵان کە ئێستا لە تەواوی کوردستاندا بوونی هەیە بەردەوامە لە خزمەتکردن و ئێستا هاوشێوەی کارەکەمان تەنکی غازی LPG بە هەموو قەبارەکانیەوە بە باشترین کواڵەتی و ستانداردی ئەوروپی لە ژێر چاودێری کواڵەتی کۆنتترۆلی حکوومەتی هەرێم و کۆمپانیایەکی تایبەت بە چێککردنەوەی تانکەکان لە ڕووی کواڵەتی و دانانی ئەکسسواراتی ئیتاڵی بەردەوامە لە بەرهەمهێنان ئێستا هاوڵاتیان و هاوردەکاران دەتوانن بێ دوودڵی تەنکی غازی هەڵاڵا بەکار بهێنن کە گرنتی سەداسەدی لەگەڵە بۆ ماوەی 10 ساڵ وەک هەمیشە لە هەرزانی نرخ و باشی کواڵەتیدا بێڕکابەرین کۆمپانیای هەڵاڵا باشترین جۆر سەلامەتی هەمیشەیی ئەم کوڕانەوی چالاکە حەزی لە چپسێکی چاکە بۆیانینی لای تاکە زۆر تەندروستە و زۆر پاکە ئەم چەشناوی باریە حەزی لە چپسی نینیە نینی تامی سروشتیە هیچ چپسێک وەک ئەو نییە هەر جوانیش کوڕێکی جوانە حەزی لە ئاهەنگێرانە لە یادی لەدایک بوونەکەی چپسی نینی بوو هەڵبژار دەکەی نینی هاوڕێی مناڵانە تامی خۆشە و بێزیانە بۆن و ڕەنگی هەمە جۆرە شێوە و قەبارەی زۆرە گوشاری نینی تامێکی لە یاد نەکراو ڕاستە هەستی دایک بوون زۆر جیاواز و چێژبەخشە بەڵام بەرپرسیارەتێکی قورسیشە ئەرچی دایک پاراستنی تەندروستی و گەشەکردنی منداڵەکەیەتی باشترین خۆراک بۆ منداڵەکەی شیری دایکە بەڵام لەبەر هەر هۆکارێک دایک نەتوانێت لە شیری خۆی بە منداڵەکەی بدات
باشترین جێگرەوە کۆنفیلاکە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. جارێکتر سەڵاتان لەبێت بینەرانی بەڕێز دکتۆر سەبارەت بۆی کاک دەناش باسی کرد بۆچی لە باچ بۆ نمونە ئێمە هاوشێوی وڵاتانی پێشکەوتوو بین بەڵام لە خزمەت گوزاریە زۆر خراپ بین. پێشتریش لە مانگی ڕابردوو گۆڤاری کەمرێکی باسی لەو کردو کە کابینی نوێم لە باج وەکو سویسرایە بەڵام لە خزمەت گوزاری وەکو سۆماڵە. یعنی بۆچی باجەکان وەکو بەڵام خزمەت گوزاریەکان زۆر خراپ بن؟ خۆی ئەمە پرسیارێکە ئێمەش وەکو هاوڵاتی ینی ئاراستەی دەسەڵاتەکەین ئەوان بە هەموو شێوەیەک ئیدعایەوەکەن کە خۆشگوزەرانیمان بۆیان. ئایا من پرسیارێکەکەمەوە لە دەسەڵات ئایا ئەمە خۆشگوزەرانیەکەیە کە بۆ هاوڵاتیانی هێنن؟ یعنی چ جۆرە خۆشگوزەرانیەک؟ ئێمە لە کاتێکە بەسیترین ئەو مافانەی کە هەمانە لە لای حکوومەت پێمان نادرێت. یعنی لە سیستەمێک بۆ نمونە هەرێمی کوردستان سیستەمێکی پەیڕەو کردووە کە بریتیە لە سیستەمی ئابووری بازاڕی ئازاد. لەم جۆرە سیستەمەیە هاوڵاتی یاخود کۆمپانیەکان ئەتوانن وەبەرهێنان بکەن بەرهەمهێنان بکەن و هاوڵاتیش بەو سیاسەتە ئابووریەی کە پەیڕەوە کرێت هەلی کاری هەیە و کاری خۆیەکات. لە کاتێکە تۆ بە ئیدعای سیستەمی ئازادەکەی هاتووی ژمارەیەکی زۆر جێشێکی گەورە لە موچەخۆرت دروست کردووە. یعنی ئەمە لەگەڵ ئەو بنەمایە یەک ناگرێتەوە. کاتێک کە تۆ مافەکان بەسیترین شتە لەوە لە موچە خۆی بینێتەوە ئەوەی پێ نابەخشیت. لە بەرامبەرە داهاتی گەورەشت لەبەر دەسایە ئەویش ناکەیتەوە بە خزمەت گوزاری ییت پەنا بەیتەوە بەر ڕێگای تر بۆ ئەوەی داهاتی تر بەدەستبێنیت. یعنی بەم شێوازە تۆ هاوڵاتی وا لەیەکەی هەمیشە لە جێژایەکە بێت بیر لەوە بکاتەوە کە چۆن خۆی بژێنێ لە کاتێکا سیستەمە ئابوووریەکە یارمەتی نایە ئەو یاسایانەی کە هەیە تەنها بەسەر هاوڵاتیانە ئەسەپێندرێ لەوەشە ئەوەی کە بە پێی یاسا پێی ببەخشرێ موچەکەی پێی نادرێ کەوا بێ تۆ هاوڵاتی وردە ئەخێتە ژێر فشارێکی زۆرەوە بەرەو ئەوەی بیت کە ئیتر ینی بتەقێتەوە تەڕ وشک بە یەکەوە بسووتێنێ چکە تۆ ئەم هاوڵاتیە بەردەوام ئەیوشیت زەقت لە 2015 هەر وشینی هاوڵاتی ئێستێمە لە 2015 لە قەیرانداین لە مەسەلەی لێبڕینی موچە پاشەکەوتکردن تاخیرکردنی ئینجا زیادکردنی باج ئینجا ئەوەی کە بڵێن عریزە نووسین کە 2500 بکیدەمە 15,000 دینار بە هەمان شێوە پێوەری ئاو لەسەر خەڵکدانرا هەموو قورسایی قەیرانی دەرە هەر لەسەر هاوڵاتیە. کاتێکە حکوومەت خۆی تەشریعی قوانینەکان ئەکرێت لەلایەن حکوومەتەوە هەندێک ڕێنمایی دەرەکرێت هەندێک قوانین لەلایەن بڵێن پەرلەمانەوە تەشریع ئەکرێت بۆ ئەوەیە کە بار و دۆخ و گوزەرانی هاوڵاتیان بە باشترین شێوە ببرێ بە ڕێگەوە لە ڕێگەی جیهاتی تەنفیزیەوە. ئێستا جیهاتی تەنفیزی بووە بە جیهاتێک کە کۆمەڵێک شتەکات نایاساین دژی ئەو یاسایانەی خۆی کە دەریان دەکات. هەی من تێناگەم تۆ کۆمپانیایەکیەت 15,000 لە هاوڵاتیە سەنێ بەس بۆی عریزەیەکی بۆ بنووسێ. یعنی ئەمە ناوەنێ چ جۆرە خزمەت گوزاریەکە ئەمە ئاسانکاریە ئاسانکاری نییە. لە پێشتری شاکارەکان ڕۆیەوە کارەکانی ژەکرات 3500 لە هاوڵاتیان بۆ دۆکومنتێک وەرەگیرە. تۆیت حەقی تابلۆکانی پارەی لێسەنی حەقی هێنانە پێشەوەی نەکەی پارەی لێسەنی. ئێستا کارگەشتۆتەوەی کە سیارەی تایبەت مڵکی تایبەت شتەکان وردە پارەی لەسەر زیادەکەیت. ینی تۆ بەم شێوازە
بەم شێوازە یعنی یەیت تەشریع شتەکانی خۆت بەڵام گفتەکە لە وژدانی دکتۆرێنی کەمترین ئەو بازی کە لە هاوڵاتی دەگەڕێنرێتەوە دەچێتەوە بۆ خەزانانی حکوومەت سێمە دوێنێ شەو پەرلەمانتارێک میوانمان بوو وتی لە کۆی مانگانە تقریبا لە دەوروبەری 30 میلیارد دیناردا بڵین تاوای و باجە لە کاتێکە ڕەنگە زۆر زیاتری بەڵام کەمترین زۆری بۆ کۆمپانە حیزبەکان دەڕوات ئەزانی چۆنە ئێستا حیزب تێکەڵی حکومداری و حیزب دەسەڵاتی بەدەسەوەی لە ڕێگەی دەسەڵاتەوە حکومداریەکات یعنی ئێستا حیزب و حکوومەت و دەسەڵات هەمووی بووە بەیەک ئەم باجە بڵێ ئەڕات بۆ خەزێنە بەس لە دوایە ئەچێ بۆ لای چێ ئەمە پرسیارە گەورەکەیە چونکە ئێمەدا ینی 20 خاڵی گومرجیمانەیە ئەگەر هینی بە فەرمی و نافەرمیەوە باشە لەمانەوە تۆ جۆرێک لە باچ وەرەگریت کەویش بە گومرگ بەڵێ گومرگ وەرەگریت ڕسوم وەرەگریت هەندێک وەزارەت هەیە وەزارەتی خەدەمین و لە بەرامبەر ئەو خزمەت گوزاریانە پارە وەرەگرێت زایدەنەوەی کە باجی شت سەپاندووە داهاتی ناخۆیشت هەیە ئەیفرۆشی کەویش نەوتە ینی بە کۆی گشتی ئەمانە ئەم پارانە ئەچێتە ناو خەزێنەکەەوە بەس لە خەزێنەکەەوە کەس نازانێ بۆ چۆڕ ئەو تا وڵاتیان موچەکەی پێنادرێ ئەم پارەیە لەکوێ یعنی کە تۆ لێش خزمەت گوزاری دیکە خۆ خەڵکەر نەماوە ئەوەی کەسب کارە موچەخۆر نییە کاکە بەسیترین خزمەت گوزاری کە ئەبێت بکرێت سێکتەری خوێندنە ئەوە تا سێکتەری خوێندنەوە وا بە 2 ساڵە چ کاکە مناڵەکانمان لە ماڵەوەی سوپاس دەکەم کاکدانا بگەرەمە لای بەڕێز سەبارەت بەوەی کە وتت ئەم سەپاندنی باش دەبێت بە یاسابێ ئەو بڕیارە بڵێن بە ناسایی دەرکراوە ڕێگە هەیە تەنە وتت لە دادگای کارگەری هەڵبوەشێنرێتەوە یاخود پێشتریش قسە لەسەرەوە بووە لە دادگای فدراڵی عێراقیش دەکرێت ئەم بڕیارە هەڵ بوەشێنرێتەوە ناو دادگای اتحادی ئەو ئێستا وەکو بڵێ تایبەتمەندی ئەو نییە کە پرسێکی وها وەربگرێەوە تەنان داوای وا وەرناگرێت بە تابەت ئێستا دادگاکە خۆی پەکی کەوتۆ لە ڕووی ئەندامیشی وفاتی کردو ئەندامیشی خاننشین بووە ئەوە لێگەڕێەوە باش دادگای اتحادی ئەوە ناکە ئەوەی کە ئێستا هەیە لە هەرێمی کوردستان کاردانەوەکان لەسەر ئەم پرسە چۆنە بێت چونکە هەر پرسێک 2000 بڕاتەوە تەماشا بکە و پرۆژەی بە ناوی ڕێخستنی میدیا ئەلکترۆنی هات ئەگەر سەری بگرتە یاسا بوو بە یاسا و 2000 بوون تۆی هاوڵاتی شار بازەکەیمانەدا و یاسا ژەبێ هەمووان ملکەچی بن تەمان یاسا زانم من و تۆ ملکەچە بین ئەوانەی کە لەسەر وترن لەسەر و یاساون و زۆر گوێین پێ نادەن و ئیلتیزامی پێوە ناکەن ئەمە زۆر مەترسیە کە تۆ لێرەدا جۆرێک لە بێدەنگی دروست بکە ڕاستە بڕیارەکانی لایانی پەیوەندیدار ملزەمە بۆ خەڵکوە قوەی تەشریعی هەیە هەندێک جار بەتابەتەوەی کە بە سیستم ڕێگەخرێ و کو یاسا وایە بەڵام دوا جار ئەمە مەترسیدارن لە ڕووی یاساییەوە و کاریگەریەکانی خراپن کار تەجاوزی یەکەمە لە ڕووی خاڵی یەکەم لە ڕووی ئەوە کە تەجاوزە لەسەر سەلاحیاتی سوڵتەیەکی تەشریعی لە هەرێمی کوردستانە هەیە پێویستە ئەو بێدەنگ نەبێ لەسەری و لەسەری بەدەنگ بێ و بەڕاستی لە سنوورێک بوەستێت چونکە ئەم تەجاوزانە زۆر زیاترن و مەترسیە گەر ئەمە بەرگێک ثەوبێکی قانونی بەرامبەر بکرێ و دوجار یعنی تۆ ببیتەوە پێ دەڵێن زەحایە عەدالە تۆ قوربانی جێبەجێکردنی یاسا و دەقە یاساییەکانی لایەنێکی دووەمی ئەوژەوەیە یاسا ناسان و شارەزانیە و بوارەوە تەنانەت کۆمەڵە خەڵکی زۆر دەکرێت ئەم پرسە بجوڵێن بە شێوەیەک لە دادگای کارگەڕیەکان ئەم داوایە بەرز بکەنەوە زیاتر لە داوایە بۆی فشارێکی گەورە دروست بێت لە ڕۆژێکە ئەگەر دەیان داوا تۆمار بکرێ بەڕاستی بە عەدەمی اختصاص ئەم ئیلغا کرێتەوە بەڕاستی ئەمە بڕیارێکی ئیداری زۆر مەترسیدارە و دوجار وای لێ دێ تۆ لەم جۆرە قەیرانە مەترسیدارانەی کە ئێستا لەسەر هەرێمی کوردستانن قەیرانەکان زیاتری ژەبن واتە ئێستا کە دۆخی ئابووری خراپ لە خراپەوە چێ بۆ خراپتر ئەوسا وەکو چۆنەڵێ ئەجەلەکەی سەریع بووە ئێستا بە خێرایی تۆ والیەکەی کە دیاردەکانی خۆ کوشتن و سووتان و لەم پرسانە دروست بێ بۆیە مەترسیەکانی زۆر گەورن ئاسەوارەکانی زۆر خراپن باشە بەزەوەی کە بەرە زووتت لە مادەی 28 دەستوری عێراق کە دەکرێوانەی کە خاوەن داهاتی کەمن ببەخشێنرێن بۆچی بەخشین نییە بە تایبەتی بۆ ئەو هاوڵاتیانی کەم دەرامەت بەس بەخشین هەیە بۆ کۆمپانیا گەورەکان لە کوردستانە مەوەست
ناخۆی بە دڵنیاییەوە خۆ ئەو ئیسیستانادی زۆر باشە نی تۆ ئێمە باشەکانیشی ببینین وەکو جەنابی دکتۆر ئاماژەی پێداویشەوەیە کە هەر بەخۆی سیستمی باز پێویستی بە ڕێخستنەوەی زۆر هەیە پێویستە ئەوانەی کە بازدەری گەورە گەورن و ئەوانەی کە بە ملیۆنها دۆلار بازدەن ئەوانە داهاتەکان بۆ هەرێمی کوردستانەوە بۆ سندوقی وەزارەتی تایبەتمەند زیاد دەکەن ئەوانە بازەکان زۆرن و ئەوانە مەردوودەکەی زۆرترە ئەوەتا ئەنجامی باشتری هەیە گەرەمانە باز بدەن بۆ خۆتان نەزانن ساڵانێکی زۆرە بە ناوی یاسای استیسمارەوە خەڵکێکی زۆر بەخشراوە لە ئەو بە ناوی وەبەرهێنەوە ژمارێکی زۆر کراونەتەوە بەرهێنە ئەوە خۆتان نەزانن چۆن دروست بوون و ئەم یاسایە بەداخەوە کاریگەریەکانی ئەوە بوو وەبەرهێن و دەوڵەمەنی زۆری زەبەلاحی هەڵتۆقان و دروست بوو ئەمانە بەخشراون لە بازدان بەشی زۆری کارگەکان کە شمول کراون بە ئیسیسماری ئیتر باز نادەن بۆ 10 ساڵ ئێستا ئەم لێخۆشبوونانەش هەڵوەشێنراوەتەوە ئەمە پێویستی بە ڕێخستنەوەی زۆر باشەیە خۆ یاساسەنەوەی یاسای ئیسیسمار کە یاسای وەبەرهێنان ڕێگەی داوە بە لێخۆشبوونی ئەوی پێداوترێ زەلیبی ئەمە جۆرێکە لە تەحفیز و حەوافیسە بۆ وەبەرهێنی خارجی بێن لێرە وەبەرهێنان بکەن ئێمە ئەمانەمان نەبینی بەڕاستی وەبەرهێنی خارجی تەنها لە بواری نەوتە وەبەرهێنانەکەن و ئەوەش دەچێتە گیرفانی چەند لایەنێک هاوڵاتی لێ ببەشە ئەوەی کە گرنگە ئەم لایەنە بەڕاستی پێویستی بە ڕێخستنەوەی قوڵ هەیە پێویستی بە ڕێخستنەوەی باج و زەریبە هەیە و ڕسوماتیش چۆندێکی باسە کرد ئەوانە پێیانەوتێ ڕسومات ئەوانە زۆر پێویستی بە ڕێخستنەوەی بەڵام دیوەکەی تری کە بۆ من و تۆی هاوڵاتیە زیادکردن و سەپاندنی و ڕێزکردنی کۆمەڵێ باجی دیکە ئەوانە مەترسیدارن و کاریگەری خراپ باشە دوا پرسیارم بە کورتێکی خۆشت پەیامێکت ما بێت سەبارەت بەوەی کە حکوومەت هێرێم 15 تریلۆن دیناری پاشەکەوتی موچە و ئەوەی کە لێی بڕیوە قەرزدارە بڵێن لە 2015ەوە بۆچی هاوڵاتی ناتوانێت ئەو پارەیە وەکو باج وەکو ڕسومات بەکاربێنێت بە هیچ شێوەیەک هاوڵاتی ناتوانێت ئەو بڕە پاشەکەوتانی کە لەسەر موچەوە موچە خۆران ناتوانەوە هاوڵاتی بێ موچەوە هەر ناوە ناتوانێت لەو بارەوە قسە بکە موچە خۆرانە بڕێکە هەیەە هەندێک پرۆژە هەبوو لە ئەنجومەنی پارێزگاکانەوە لە پەرلەمانەوە بینی و من کە باسی مەقاسەکەن ئەوەی تۆ لە بەرامبەری ئەو بڕەپاری لە لای حکوومەت هەتە بتوانی ئەو بازانی لەسەرتن ئەو جۆرە سلفە ئەو جۆرە قەرزانی لەسەرتن هەمویان بەڕاستی مەقاسەی پێ بکەی لە بەرامبەریا بەداخەوە حکوومەت ڕازی نەبوو ئامادەیە تەنها یەکشت بکە حکوومەت ئەویژەوەیە ڕێژەکە زیاد دەکا ساڵ بە ساڵ ئەرگباریکی گەورە لەسەر داهاتی گشتی دروستە بێ پێیان ژمارەی قەرز جا من شتێکم لێرا بیرەکەوێتەوە نووسەرێکەڵێ کە وەختی خۆی چلورە مەفرۆش بە مناڵی هەر چلورێکە توایەوە بەشێک لە ڕۆحی منە توایەوە یەکێکی تر لەوانەیە کە ڕۆحی هاوڵاتی و تاچی کوردی ڕۆژانە توێتەوە لەگەڵیا بریتە لەم ڕقەمە زۆرانەی کە لە میدیاکانەوە بینین بەناو بەناو پێمانڵێن 28 هەندێکڵێن بۆ بە 30 ملیار ئێستا زیاد بووە بەداخەوە بە هیچ شێوەی هاوڵاتی ناتوانێت سوودمەند بێ بە مەقاسەکردنی ئەم بڕەپارەیە و ئێمە قەرزارێکە لە ئەستۆمانە و ئەمێنێتەوە ڕەحمەتی خوا سوپاس دەکەم کاکتۆر کاتمان زۆر کەمەوە بە سەبارەت بە دۆخی دارایی بۆچی ئێستامڕۆ 56 بێ و 30 بێ و نازانم چل بێ هەر وەکو یەکە بۆ موچە بۆ بازار هیچ کادانەوەی شینی لەسەر دۆخی ئابووری تا لەسەر هەلی کاروانش منەڵم بەداخەوە ئێمە ئەگەر باز لە نەوت بکەین و لە نرخ لەوەی کە نەوت بەرز بۆتەوە یا دابەزیوە کاریگەری نییە بۆ سەر بارودۆخ و گوزەرانی هاوڵاتیان لە مارێمەدا لە کاتێکا کە تۆ ئەگەر نەو دەفرۆشیت نرخی نەوت بەرزەوێتەوە ئەی بۆچی باز زیادەکەیت یعنی ئەمە دوو بەس دابەزینێکی کاریگەری هەیە دکتۆرێک بەدڵنیاییەوە ینی بەداخەوە کە ئێماڵێن ئێمە دەوڵەتێکی نەوتین ینی وایە کە کاتێک نرخەکانیش لە ئاستێکی زۆر نزمایە تۆ حساباتی خۆتت هەبێت بۆ بارودۆخی کە هاوڵاتیانی خۆتی تایە باڵ سپاس دەکەم زۆر سپاس بۆ بەڕێزان دکتۆر نەوشیروان ڕەشید ئابووریناس لە ستۆی سەرکی هەروە لە هەولێرەوە دانەدارە یاسەناس سپاس بۆ بینێرانی مەڕۆ سپاس بۆ هاوکاران خواتان لەگەڵ